خەڵاتی یەکەم دەدرێتە ئەو 16 ڕۆژنامەنووسەی کە ڕۆژی 8 حوزەیرانی 2022 دەوڵەتی تورک لە چوارچەوەی قڕکردنی سیاسی و بێدەنگکردنی ڕاگەاندنی ئازاددا 16 ڕۆژنامەنووسی لە شاری ئامەدی باکووری کوردستان دەستگیر کرد و سەرباری هەموو ناڕەزایەتیەکانیش ڕۆژی 16 حوزەیران بە بڕیاری دادگا زیندانی کران. داوا لە بەڕێز بەشدار حەسەن پارێزەری کەیسی زیندانیانی بادینان دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵات. خۆشحاڵین و شانازین بۆی کە ئەمڕۆ ئەو دەرفەتەوە ئەو شەرەفەمە پێبەخشرا کە خەڵاتی شەشەمین ساڵیادی وەداد حوسێنی جوانەمەرگ بدەین بەم بەڕێزانەی کە شایستەی ئەم خەڵاتە بوون. سوپاس بۆ ڕۆژنیوز، سوپاس بۆ هەموو لیژنەی ئامادەکاری ئەم یادا، ئەم یادکردنەوەی وەداد حوسێن و سەردەژ عوسمان و کاوەگەرمیانی و هەموو ئەوانەی ڕۆژنامەنووسانە وای کردووە کە دەسەڵات جارێکی تر جورئەتی ئەوە نەکات ڕۆژنامەنووسان تیرۆر بکات. باوەڕ بکەن ئەگەر بێت و بەو شێوەیە ساڵانە یادیان نەکرێتەوە و هەروەها ئەگەر بێت و بەردەوام ئیدانە نەکرێن لە نێوەندەکان لە ڕاگەاندەکان لە هەموو شوێنەکان ئەوانە کە ئێستا لە زیندانی چاکسازی گەورانی هەولێرن شێروان شێروانی، مەلاشیڤان، هاریوان ئیسا، هەموو هاوڕێکانی تری ئەوانەی شیلاتزێ، قارەمان شوکری هەمویان بە دەردی وەداد حوسێن و هاوڕێکانی دەچون هەمویان تیرۆر دەکران. نەسرین حەسەن بە فیشەکی هێزەکانی عێراق بریندار دەبێت و گولەیەک بەرقاچی دەکەوێت. بەهۆی سەختی برینەکەشەوە تا ئێستا نەتوانراوە فیشەکەکە لە قاچی دەربهێنرێت، بەڵام ئەوە ڕای نەگرتووە و بەردەوامە لە کاری ڕاگەاندن و گواستنەوەی ڕاستیەکان. داوا لە بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵات. بێ خەڵاتی دیاری هەموو ڕۆژنامەوانی